ئێستا هەوڵەیەین تۆزێک خێرایەکەی زیاتر بکەین. ئەوە خێرایەکە زیاترەکەین بۆی نەبز بگاتە ئەوەی کە پێویستمانە. بەردەوامیش بین لەسەری. ئەمەڵقەی چارە تایبەتە بە وەرزش و داوەزانی کێش کە بمانەوێ کێشمان داوەزێنین کام جۆرەی وەرزش ڕاستە کام ترپەیە باشە هەفتەی چەند جار وەرزش بکەین و چەندێک دیارمێنینەوە لەگەڵ مامۆستا ڕەوەندی هەمە بچکۆل یەکشەممە کاتژمێر حەوتی ئەوارە بینەری چارە بکەین. باشەی ترمە لەش ساغ بێ هەر بژیت لەش ساغ بێ سەونەوە